لە ژیانیدا زۆرترین شکست و نائومێدی دێتە ڕێگەی لە خێزانێکی هەژار و کەم دەست هاتووەتە دنیاوە بەردەوام دەبێت تاکو دەبێتە بەناوبانگترین کەس لە سەردەمی خۆیدا و تا ئێستاش ناوی ماوەتەوە ئەبراهام لینکۆڵن ئەو پیاوەی لە پاککەرەوەیەکەوە بوو بە سەرۆکی وڵات ئەبراهام لینکۆڵن لە ساڵی 1860 وەک سەرۆکی ئەمریکا و نمونەی کەسایەتیەکی سەرکەوتوو لێهاتوو دیاری دەکرێت لە دوای ئەوەی لە ژیانیدا زۆرترین شکست و بێئومێدی بەخۆیەوە دەبینێت لینکۆڵن بە درێژایی ژیانی سەختیەکی زۆری بینیوە لە خێزانێکی هەژار لە ویلایەتی کەنتاکی لەدایک بووە لەبەر بێپارەیی نەیتوانیوە خوێندن تەواو بکات هەر لە منداڵیەوە ناچار بووە کە دەست بە کارکردن بکات سەرەتا وەک پاککەرەوەیەک کاری کردووە لە کاتە بەتاڵەکانیشیدا پەرتووکی زانستی و یاسایی دەخوێندەوە شارەزایەکی باشی لێ پەیدا دەکات بە شێوەیەک لە تاقیکردنەوەی بواری یاسادا سەرکەوتوو دەبێت لە بیستەکانی تەمەنیدا بە فەڕمی دەبێتە پارێزەر لینکۆڵین لە ژیانیدا دووچاری شکست و لە دەستدانێکی زۆر دەبێتەوە یەکەمین لە دەستدانیشی مردنی دەستگیرانەکەی بوو بە چەند هەفتەیەک پێش ئاهەنگی هاوسەرگیریەکەیان پاشان شکست دەهێنێت لە کاری بازرگانیەکەی هەموو ئەو پارانەی کە لە کاری پارێزەری بەدەستی هێنا لە دەستی دەچن سەرنجام بڕیار دەدات کە بچێتە بواری سیاسەتەوە و ببێتە ئەندامی کۆنگرێس بەڵام لەوێش شکست دەهێنێت دواتر بڕیار دەدات دووبارە دەست بکاتەوە بە کاری بازرگانی بەڵام ئەم جارە شکست دەهێنێت ئەوەش تووشی خەمۆکێکی گەورەی دەکات بە شێوەیەک بارودۆخی دەرونی تێک دەچێت کاتێک تەمەنی دەبێتە 38 ساڵ بڕیار دەدات خۆی هەڵبژێرێت بۆ ئەنجومەنی نوێنەران چەند جارێک شکست دەهێنێت بەڵام کۆڵ نادات تا ئەو کاتەی نەک وەک ئەندامێک بەڵکو وەک 16هەمین سەرۆکی ئەمریکا هەڵدەبژێردرێت دەبێت یەکێک لە بەناوبانگترین و کاریگەرترین سەرۆکەکانی ئەمریکا لە دوای مردنیشی وەک ڕێزێک لە ماندووبوون و هەوڵەکانی وێنەکەی لەسەر $5 چاپ دەکرێ و پەیکەرێکیشی لەناو کۆنگرێسدا بۆ دروست دەکرێت بەم شێوەیە لینکۆڵن تەنها و تەنها بە کۆڵ نەدان مێژوویەکی پڕ لە سەروەری بۆ خۆی دەنووسێتەوە